شەوی یەلدا یان شەوی چلە وەکو درێژترین شەوی ساڵ لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان گرنگیەکی تایبەتی پێئەدرێت و بۆنەی شەوی چلە یەکێکە لە بۆنە گرنگەکانی ناوچەکە. بەڵام شەوی چلەی ئەمساڵ وەکو زۆربەی بۆنە و یادەکانی یەک ساڵی ڕابردوو لەژێر کاریگەری کۆرۆنا بڕیارە جیاواز لە هەمیشە بەڕێوە بچێت. ڕێژەی فرۆشمان لە چاو ساڵانی ڕابردوودا بەزیوە، بەشێکی بەهۆی گرانی و بەشێکی زۆریشی بە دڵنیاییەوە کاریگەری کۆرۆنایە. بەرپرسانی وەزارەتی تەندروستی ئێران ئەڵێن هۆکاری یەکەمی گواستنەوە و تەشەنەی کۆرۆنا لە ئێران کۆبوونەوەی خێزانیە. تایبەتمەندی یەکەمی یادی شەوی چلەش کۆبوونەوەی ئەندامانی بنەماڵە و خێزان لە دەوری یەکە. بۆیە ئەوان هۆشداری ئەوەیان داوە ئەگەر بێت و یادی شەوی چلە وەکو ساڵانی ڕابردوو بەڕێوە بچێت، ئامارەکانی کۆرۆنا بەرزبوونەوەیەکی کارەساتبار بە خۆیانەوە ئەبینن. هەموو ساڵێ خزمان و دۆستان لە دەوری یەک کۆ ئەبووینەوە، بەڵام ئەم ساڵ بۆی کۆرۆناوە هیچ کۆبوونەوە و گرتبوونەوەیەکمان نییە، هەر کەسە لە ماڵی خۆیەتی. حکوومەتی ئێرانیش بە ئامانجی ڕێگریکردن لە هاتوچۆی خەڵک و کۆنتڕۆلکردنی قەرەباڵغی بڕیاری داوە کاتی قەدەغەی هاتوچۆ درێژ بکاتەوە و لە 2 ڕۆژی پێش شەوی چلە لە کاتژمێر 8 ئێوارە بۆ 4 بەیانی قەدەغەی هاتوچۆی نێو شارەکانی ڕاگەیاندووە. ئەم ساڵ بەهۆی کۆرۆنا باشترە کە مەودای نێوانمان بپارێزین، خۆمان لە کۆبوونەوە بە دوور بگرین، بەڵام دەبێت هەوڵ بدەین یەکتر لە بیر نەکەین. دەتوانین لە ڕێگەی مۆبایل و ئینتەرنێتەوە پیرۆزبایی لە یەکتر بکەین و جەژنی چلە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەرز ڕابگرین. خۆمان لە کۆرۆنا بپارێزین تاکو بتوانین ساڵانی داهاتوو دیسان لە دەوری یەکتر کۆ ببینەوە. بەرپرسانی وەزارەتی تەندروستی ئەڵێن ئەگەر خەڵک پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نەبن، درێژترین شەوی ساڵ ئەبێتە دڵتەزێترین شەو و دەستپێکردنی شەپۆلی 4ەمی کۆرۆنای لێ ئەکەوێتەوە. ئاماری ڕۆژانی داهاتوو دەریەخا کە خەڵک تا چەند پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بوون لە شەوی یەلدادا. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.